يعني بڕۆ تەماشا بکە خەڵکێکی زۆر بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکەنەوە لە یەک لەحەزەیە ناموسی عایلەیەکی بەخۆیەوە هێناوەتە خوارەوە کە ئافرەتێک لە یەک لەحەزەیە معجبی کوڕێ بۆ دیتی ڕسمێکی خۆ بنێرە بۆی ناردوو ئەو ڕسمە گرتوێتی تاو ڕسمێکی ترمەوێ تەواو ناینێرم بۆ بناردی بڵاوێکەمەوە باشە بڵاوی مەکەرەوە ڕسمەکەی تریشم بنات ڤیدۆمە دەیتا ئێرە و دەرخە دەیتا ئەوە دەرخە دەیتا ئەوە دەرخە هەموو لەشە دەرخە نایکەم بڵاوێکەمەوە مەرحەلە بە مەرحەلە تاوای لێ بە ئەلکترۆنی زیناکەن دوای ژێ بە حەقیقی داوایەکە ببیتە فڵانە شوێن هەڵەگرم و بدبەم و بیکەن دوای ئەمە ئافرەتە بەو لەحزەی یەکەم جار چی کرد ناموسی یەک بنەماڵی خستە ژێر پێیەوە هەمووی هێنایە خوارەوە هەمووی یەکلەکە دارکە چەند شەرەف و ناموزاوە ضایع بڕۆی چەند ژن بەهۆی فەیسبوکەوە تەلاق درا چەند پیاو بەهۆی فەیسبوکەوە تەلاقی لێسەن لەبەرەوەی لەوە ڕۆشت لەگەڵ ئافرەتێکە لەوە ڕۆژ لەگەڵ پیاوێک لەگەڵ کوڕێکە لەگەڵ گەنجێک ینی بەڕاستی بە تایبەت سناپچات سناپچات سبحان الله ئەڵەی ئیشەکەی شەیطانە کاملەن خەلوەیە ئەو نامەی توێ ساینێری دوای سڕاوەتەوە لە مۆبایلەکەدا باوکوداکە بیگرمە دەسا بڵێم زانین لە سناپچی ناردووە نابینرێ خۆی سڕاوەتەوە ئۆتۆماتیکی نابینرێ مەگەر نامەی خۆ بتێ بیاڵیتەوە ئەو پەڕی خەلوەکەت بۆ ئاسانەکە هاتنەوەشی قورسەوە بزان بە بەرنامەیەکی قورس نەبێناتەوە هیچ دایک و باوکێکیش ئەو فەضیحەتە بەخۆی ناکە هەموو جار مۆبایلیم کچە بەرێ بۆ سنتەرێک و بڵێت چیتی بۆم بێنەرەوە بازانم کچەکەم چی کردو و کابرای ساحب سنتەر بیبینێ بۆیە تێپەڕێ بابەتەکەەوە مێنێتەوە ئەو خەڵکە بۆ خۆی هەمووی فەسادەکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ دوو کەس دوو کچە و کوڕێکە فەرمێ بە تەنیا سێمیان شەیطانە والله ئەم لە فەیسبوکەکەیە سەدان کوڕی لایە ئەویش سەدان کچی لایە و سێمیان شەیطانە لە سناپەکەیە بە هەمان شێوە سێمیان شەیطانەوە ئازانێم هەموو فلتەرەی سناپەکاتەوە متەسویراکە و لە ستۆریەکەی دایانێ بۆچی دایانێ بۆ کوڕێکی دایانێ یا بۆ کچانێکی دایانێ دوایەوەش خەلوە و شەیطان هات و فەسادەکەی پێکردن و ئەنجا دوایش تۆڵەی من زۆر باش بووم بۆی بۆچی وای لێ کرد و بۆچی ئاوا دەرچوو تۆ کە ڕێگاکانت بۆ کردوێتەوە تۆ تاوانباری بەکردنەوەی ڕێگاکان حەدیثێکمان هەیە عولەما قاعیدەیەکیان لێ دەرکردووە کە المقاصر يؤاخذ بتقصيره لا يؤخذ بتقصيره ئەو کەسێک کە مقاصرە بەهۆی تەقصیرەکەیەوە بەشێک لە تاوانەکەی لەسەرە سزا خوا لەسەری بۆ نمونە هێنەوە بە ژنێک مناڵەکەی لە لێواری ئاگرادانێ بکەوێتە ناو ئاگرەوە ئەم ژنە تاوانبارە لەسەریەتی لە ئەسوایەتی بۆیە بەڕاستی کە تۆ ئاوا دەرگاکانەکەی تۆ هی فەساد بۆ کچەکەت کە تووشە بێت تۆ بەشێکی لەو فەسادە بۆ کوڕەکەشت بە هەمان شێوە تۆ بەشێکی لەو فەسادە